بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. بیسەران و خۆشەویستانی رادیۆی دەنگی ڕووناکی سڵاو و میهرەبانی خوای پەروەردگار بەسەرتانەدا ببارێ. داوامان لە زاتی پاکی پەروەردگار دڵ ئارام و ماڵ ئارام و گۆڕ ئارام و وڵات ئارامتان بکات. خۆشەویستانم، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی سەدای عاریفان بە خزمەتتان ئەگەمەوە کە ئەمەوێت لە چەند بەرنامەیەکدا لەگەڵ هەندێک لە گەورە پیا و عاریفەکانە بژین و باشترین کەسانێک کە عارفی رب العالمین بن و ئێمە بتوانین ژیانیان لەگەڵا گوزەرکەین و ژیانێکی زۆر ئارام لەگەڵ ئەوانە بژین، ڕۆحمان لەگەڵیانە بژی، بریتێ لە ئەصحابی رسول الله صلى الله عليه وسلم. مهما كان ئەولیای گەورە، عارفینی گەورە لە ڕوتبەیەکی زۆر گەورە بن، ناگەنە بچووکترین لە ئەصحابی رسول الله صلى الله عليه وسلم لە عرفانیەتی خوا و لە بەرزبوونەوەی باڵایان باڵای معنەویان. بۆیە خۆشحاڵ بووین کە لە خزمەت ئەصحابی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژیانێک گوزەرێک بەسەر ببین. خۆشترین کاتەکانی ژیانی ئینسانی مسلمان ئەوەیە کە لە خزمەت ئەصحابی رسول الله صلی الله عليه وسلم بژی. ئەم عاریفە گەورانە ڕۆحێکی زۆر زیندویان هەیە، هیمەتێکی زۆر بەرزیان هەیە، خزمەتێکی زۆر گەورەیان هەیە. واللهی لە هەشتاکانە هەمووان ئەوانەی کە ئێستا ئەو عمریان بەسەر بردو ئەزانن کە ئەو کەسانەی کەەوە کتێبەکانی مەوەسە حەبیب محەممەد سعیدیان لە ژیانی هاوڵان ئەخوێندەوە هەستیان بە چێژێک ئەکرد کە تەسەور ناکرێ. جەنابی مامۆستا خۆی ئەیفەرموو یەکەمین کتێب لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نووسیم زۆر کات دێڕەکانم نەئەبینی ئەوەندە ژیانم لەگەڵ ئەصحابە بەسەر ئەبرد و ئەوەندە ئەگریام. کاتێکەوە چاپم کرد ئەمویست پێیە بڕۆمەوە هەڵەکانی لابم، هەرچیم ئەکرد هەڵەکانم نەئەبینی، نەمەتوانی پێیە بڕۆمەوە. ئەو کەسێک کە چاپی کردبوو بە هەمان شێواز گریان. چەند گەنجێک کە ئەیانویست هەڵەکان ڕاستکەنەوە نەیان ئەتوانی، دواتر هەندێک لە هەڵەکان هەر بەوانەوە چاپمان کرد کە چارمان نەما. خۆشەویستانم، خۆشترین کات و ساتەکانی ئێمە ئەو ساتانەیە کە لە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژیان ئەبەینە سەر خەیر العارفین، یان لەگەڵ هاوڵانی ئەوە ئەژین کە هاوڵی باشترین کەسی عارف بوون، لەوانەوە ئێمە عیرفان وەرئەگرین. سانم ئەوەی کە ئەمڕۆ ئەمەوێ بە ڕۆح پێکەوە بچینە خزمەتی، ئەمەوێ لەگەڵ یا بژین، ئەمەوێ پێکەوە لە عیرفانی ئەو سوود وەرگرین. بریتە لە یەکێک لەو هاوڵانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی بینی زۆر دڵی پێی شادە بوو. عەبدوڵڵای کوڕی زوبەیر یەکێکە لەو هاوڵانەی کە بە لەدایکبوونی ئەو هەموو مەدینە هەژا بە الله ئەکبەر. ئەوە بوو ئەصحابی رسول الله صلی الله عليه وسلم. دوای هیجرەت جوولەکەکان ئەوان بڵاو ئەکردەوە کە ئێمە سحرمان لێ کردوون و ئیتر مناڵیان نابێ. ئەصحاب زۆر ناڕەحەت بوون. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناڕەحەت بوو بەم قسەیە، هیچ کەسێکیش مناڵی نەئەبوو. لە دوای فترەیەک ئەسمای کچی ئەبی بەکری سدیق کە پێوترێ ذات النطاقین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خواسته بوو بۆ زوبەیری کوڕی عەوام، کە زوبەیری کوڕی عەوام پێوترێ حەواری و رسول الله صلی الله عليه وسلم. دیارە زوبەیری کوڕی عەوام قسەکانی مەشهورە و ئەسما قسەکانی مەشهورە. لە نێوان ئەم دوانە مناڵێک لەدایک بوو، خەبەریان هێنا بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مناڵێک لەدایک بووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەشریفی بردە قوبا، بینی فعلا وا کوڕێکی زۆر جوان لەدایک بووە، زۆر لە زوبەیر ئەچێ. یەکسەر گرتی بە باوەشەوە، ناوی لێنا عەبدوڵڵاه، چونکە ئەو بەکر سدیق ناوی عەبدوڵڵاه بوو، وە کونیەکەشی دانا بە ئەو بەکر وەکو باپیری. وتی ئەمە بە کونیەی باپیری هەبێ، با ناوی باپیری هەبێ، ناوی ئەو بەکر سدیق. زۆرێک لە صفاتی ئەم مناڵە ئەچوە سەر ئەو بەکر سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ. دواتر ئەسما ئەکاتە خوشکی عائیشە، خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. عائیشە عەبدوڵڵای زۆر خۆش ئەویست. زۆر کات عەبدوڵڵا لە ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵسان و دانیشتنی ئەکرد و گەورە ئەبوو. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەمین شتێکەوە چووە ناو گەرووی عەبدوڵڵاوە، بریتی بوو لە خورمایە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەمی خۆیان نەرمی کردەوە و لە دەمی مبارەکە نەرمی کردەوە و جوی و دواتر کردێ ناو دەمی عەبدوڵڵاوە. بۆیە ئەفەرمون کەسێک لەو کەسانەی کەوە
ڕێق و تفی لەگەڵ تفی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تێکەڵ بۆ بریتیە لە عەبدوڵڵای کوڕی زوبەیر. ئەوە بۆ عەبدوڵڵا بەم شێوازە گەورە بوو. ڕۆژێک مهاجرین کۆبوونەوە وتیان یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم کۆمەڵێ مناڵمان هەیە حەزەکەن ئەگەر چی مناڵن تۆ ڕاستەوخۆ بەیعەتیان لێ وەرگری بۆ ئەوەی دڵیان زۆر بەم دینە خۆش بێت، دڵیان زۆر بە تۆ خۆش بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەویش وتی بۆم کۆکەنەوە مناڵەکانیان کۆکردنەوە هەمویان شەرمیان ئەکرد ئەترسان لە هەیبەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەو مناڵێکی کەوتووە پێش هەمویان و سنگی دەرپەڕان بوو بۆی بەیعەت بدا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و عمری 7 ساڵ بوو بریتی بوو لە عەبدوڵڵای کوڕی زوبەیر. ئەوە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەیعەتی لێ وەرگرتن. دیارە دوو لایەن هەیە کە لە حیاتی عەبدوڵڵای کوڕی زوبەیرە زۆر باس ئەکرێ. لایەنێکیان بریتیە لەوەی کە عەبدوڵڵای کوڕی زوبەیر کەسێکە لەو کەسانەی کە زۆر شۆڕژگێڕ و ئازا بووە، زۆر کات بە دووش مشێر شەڕی کردووە، پاڵەوانێکی زۆر گەورە بووە. یەکەمین کەسێک کە لە یەرمووکە موژدەی هێنا بۆ عوسمانی کوڕی عەفان کەوا سەرکەوتنیان بەدەست هێناوە. عەبدوڵڵای کوڕی زوبەیر عەظەمەتێکی زۆر گەورە لە حیاتی ئەوە لە ژیانی ئەوە هەیە. ئەوە لایەنێکە لایەنەکان کە بطوڵەتی ئەوە ئینسان چەندێ باسی بکە تەواو نابێ. ئازایەتی ئەو شۆڕژگێڕی ئەو جیهادی ئەو قارەمانەتی ئەو پاڵەوانێتی ئەو فیداکاری ئەو لە پێناوی ئەم دینەدا. لایەنێکی تر هەیە کە هەمووان متفقن لەسەری لە حیاتی ئەم کەڵە پیاوە، ئەویش عارفێتی ئەوە بەخوای گەورە تاعەت و عەبدایەتیەکانیەتی لە خزمەت ڕەب العالەمینە. عەبدوڵڵای کوڕی زوبەیر کەسایەتێکی زۆر بەهێزە لەگەڵ ئەو شەجاعەت و ئازایەتی و پاڵەوانێتی کە هەیەی. هەمیشە کەسێک بۆ لەو کەسانەی کە باس کراوە لەوەی کە نوێژ و تاعەت و عەبدایەتی ئەو زۆر جیاواز بووە لە خەڵکی تر، زۆر بەهێز بۆ عەبدوڵڵا لە تاعەت و عەبدایەتیە. ئێمە کاتێک کە ئەچینە خزمەتی ئەچینە مەجلیسەکەمان ئەگوێزینەوە ئەچینە خزمەت عومەری کوڕی عەبدولعەزیز کە ڕۆژێک بە ئەبی مولەیکە ئەڵێت تخوا باسێکی عەبدایەتی عەبدوڵڵای کوڕی زوبەیرم بۆ بکەت چۆن بۆ عەبدایەتەکەی. ئەویش باس ئەکات ئەڵێ چیت بۆ باسکەم لە عەبدوڵڵا، واللهی لە نێوان هەموو مەککە و مەدینەیە نەمبینیوە کەسێک وەکو ئەو بێت. واللهی کاتێکەوە سوژدەی ئەبرد یان ڕکوعی ئەبرد لە پەنای کەعبە و لە سوچێک لە سوچەکانی کەعبە چەندین جار بە چاوی خۆم بینیومە کە چۆلەکە و تەیر و تیور هاتون بەسەر پشت و کۆڵیەوە نیشتونەتەوە، بەسەر گردن و ملیا ڕۆشتون، چونکە وایان هەست کردو ئەمە دارێکە تەختەیەکە ئەبەو شێوازە لە تاعەت و عەبدایەتیە ئەمایەوە. زۆر باسی عەبدوڵڵای کوڕی زوبەیر ئەکرێت کەیچێک بۆ لەوانە زۆر قاریئێکی بەهێز لە قورئانە، یعنی باس ئەکرێت کە قەوامە لللەیلی سەوامە للنەهار، بە ڕۆژە هەمیشە بە ڕۆژوو بە شەوە خاوەنی شەو نوێژێکی زۆر گەورە. عەمری کوڕی دینار ئەفەرمێ ما ڕەئەیت مصەلیەن ئەحسەنە صەلاتەن من ابن الزوبەیر، هیچ کەسێکم نەبینیوە وەکو ابن الزوبەیر نوێژ بکە، نوێژ جێبەجێکە، نوێژ لەو جوانتر جێبەجێ بکە. لە زۆر غەزوەیە بەشداری کردووە، لەو غەزوە زۆرانەی کە بەشداری کردو عەبدوڵڵای کوڕی زوبەیر زۆر کەم بووە کە شەو نوێژەکانی لە دەست دەرچێ، زۆر کەم بووە کە ئەم پیاوە گەورە ڕۆژوەکانی لە ڕۆژی زۆر گەرما لە دەست دەرچێ. کاتێکەوە ئەمری گەیشتوتە 70 ساڵ، ئەوەیە بەیعەتی پێدراوە و لەسەر بەیعەتەکەی خۆی سوورە لە ناو مەککەیە حکم ئەکات و خەلیفەی موسڵمانانە. دیارە بەیعەتیش بە خەلیفەی دووهەم دراوە لە شامە کە عەبدولمەلیکی کوڕی مەڕوانە. لێرە شەڕێک لە نێوانیانە دروست ئەبێت. کاتێک کە عەبدوڵڵای کوڕی زوبەیر وردە وردە ئەو جەماوەرەی بە دەوریەوەتە نامێنێ، هەموو ئەڕۆن. عەبدوڵڵا بە تاقی تەنها ماوەتەوە، ئەچێ بۆ لای ئەسمای دایکی. لەو کاتە ئەسمای دایکی چاوەکانی نابینن، چاوەکانی کۆرە بوون. ئەچێتە خزمەتی و ئەڵێ ئەی دایکە وە ئەم بینی گەشتم بەم ڕۆژە، تۆ چ ئامۆژگارێکت بۆ من هەیە؟ ئەڵێ ڕۆڵە گیان، ئەگەر تۆ خۆت بە حەق ئەزانی و لەسەر حەقی ئەوە هیچ پێویست بە شڵەژان ناکە، خەڵکت لەگەڵ بێ لەگەڵ نەبێ، حەق هەر حەقە. ئەگەر خۆشت بە ناحەق ئەزانی و بۆ دنیات کردووە، دڵنیا بە لەوە کە ئەوانشی کە ڕۆشتون لە لای تۆ، ئەوانش کە کوژراون لەگەڵ تۆیە، ئەو پاڵەوانانش کە لە دەست داون، هەمویان ئیثمەکەیان بەسەر کۆڵی تۆوە ئەبێ و دنیا هیچ نەفعی بە تۆ نادا. ئەڵێ واللهی ئەی دایکە
والله ئەی دایکە هەتا ئێستا هەتا ئەم لەحظەی کە تۆ من ئەبینی والله قەناعەتم ئاوایە کە ئەم ئیشم لەبەر خاتری خوا بووە، والله دڵم یەک مەیلانی نەکردو بە هیچ شێوازێک بۆ دنیا. والله ئەی دایکە ئەزانم کە ناڕەحەتم بەوەی کە دەوروبەرم چۆڵ بووە، ناڕەحەتم بەوەی کە نەمتوانی ئەم حەقە سەرخەم، ئەگەر نابۆ دنیا زەڕەیەک دڵم بۆ دنیا لێ نادا. ئەڵێ دەی ڕۆڵە تەوەکەل بەخواکە، ئەگەر بە تاقی تەنهاژوی بە هیچ شێوازێک لە حەقەکەی خۆت لا نەدەی. دواتر پێی ئەڵێ ئەی ڕۆڵە وەرە نزیکەوە بە ئەخیر باوەشت پیاکەم. دایکی کوێر بووە، دەستی دایکی ماچەکات و دایکی کە باوەشی پیا ئەکات پێی ئەڵێ ئەی ڕۆڵە ئەوە چییە؟ هەست دەکەم کۆمەڵی ئاسن بەخۆتەوە بەستووە، ئەم ئاسنانت بۆ بەستووە؟ ئەڵێ والله ئەم ئاسنانی کە تۆ ئەیبینی و بەستوومە ئەی دایکە ئەمە لە کاتی شەڕە ئەبەسترێ. ئەڵێ ڕۆڵە گیان ئەم ئاسنانە کە کردوتە سەرسنگە، ئەم قەڵغانانەی بەستوتە هی کەسێکە کە گوناهی کردبێ، ئەگەر ئەزانی گوناهت کردو ئەمانە ببەسە، ئەگەر ئەزانی گوناهت نەکردو ئەمانە فرێدە. لێرەدا عەبدوڵڵای کوڕی زوبەیر قسەیەکی زۆر مەشهور ئەکات، عمری 70 ساڵە. ئەڵێ والله ئەی دایکە لەو ڕۆژەی کەوا باڵغ بووم هەتا ئەمڕۆ دەرەک ناکەم بەخۆم کە یەک گوناهم کردبێ. والله ئینسان لەبەردەم ئەم کەلیماتانە ئەوەستێ شەرم لە ڕەب العالەمین ئەکا. عەبدوڵڵای کوڕی زوبەیر یەک گوناهت نەکردووە هەتا ئەمڕۆ عمرت 70 ساڵ کە خۆت دەرکی پێ بکەیت و هەستی پێ بکەیت. ئەمانە چ عاریفێکن بەخوا، ئەمانە چەندێک نزیکن لە ڕەب العالەمینەوە، ئەمانە چۆن تێگەیشتون لە حەقیقەتی ئەم دینە و لە جوانی ئەم دینە. بۆیە دایکی پێ ئەڵێ ئەی کوڕم مادام وهایە ئەم قەڵغان و ئاسنانە فڕێ بدە. ئەوە کەسێک ئەم قەڵغان و ئاسنانە ئەبەسێ کە گوناهکار و عاسی بێ، خۆ تۆ مادام گوناهت نەکردو فڕێ بدە. ئەی دایکە شەرت بێ وا فڕێمدا هەموو قەڵغان و شتەکانی خۆی فڕێ ئەدا، ئەو میغفەر و ئەو ئاسن و ئەو ئەڵقانی کە بەستوێتی لە خۆی بۆی شمشێر نەیبڕێ هەمووی فڕێ ئەدا زۆر بە سادەیی. والله کە من لەبەردەم ئەم کەلیمە ئەوەستم زۆر چێژی لێ وەرئەگرم. هۆ گەنجە بە ڕێزەکان، عمری 7 ساڵە بەیعەت ئەدا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئێمە مناڵەکان گەورە ئەبن هەر پیان ئەڵێن مراهق، گەورە ئەبن هەروە هەستەکەین مناڵن. لە 7 ساڵە ئەم بەیعەتە ئەدات، لە 70 ساڵە هەز ناکە گوناهێکی کردبێ. گەنجەکان ئێمە چۆن ڕوومان بێ بە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بگەینەوە؟ چۆن بتوانین یا رسول الله صلی الله عليه وسلم ئێمە چیمان کردووە؟ ئێمە کوا چاوەکانمان حرمەتی دیداری پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم هەیە، کوا زمانمان، کوا چاومان، کوا گوێمان، کوا دەستمان، کوا دڵمان حرمەتی ئەوەی هەیە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شاد بێ. ئەم کەسەی کەوا لە خزمەت ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەورە بوو ئەمە وتەیەتی، ئەم کەسەی کەوا لە پەنای کەعبە ئەبەو شێوازە تاعەت ئەکات، ئەمە شێوازی قسەیەتی ئەوەندە مطمئنە لە خۆی. بەڕێزەکانم عەبدوڵڵای کوڕی زوبەیر پاڵەوانێکی زۆر گەورەیە، خاوەنی تاعەتێکی زۆر گەورەیە. شەوێک لە ماڵەکەی خۆیە خەریکی شەو نوێژە، مارێکی زۆر گەورە ئەکەوێتە خوارەوە بەسەر کوڕێکە بە ناوی هیشام. ماڵەکە هەمویان هاوارەکەن، ڕائەکەنە دەرەوە هاوارەکەن، ئەلحەیە ئەلحەیە. ئەو خەریکی نوێژکردنی خۆیەتی. دوایی پێی ئەڵێن هەی هاوار خۆ خەریک بوو هیشام مارەکە پێوەی بدا، تۆ بۆ لایەکت نەکردەوە؟ والله من ئاگام لەو غەوغایە نەبووە، ئاگام لەوە نەبووە کە مار کەوتوتە خوارەوە. سێری ئەم شێوازی تاعەتەکەن، ئەم شێوازی عەبدایەتیەکەن. مەیموونی کوڕی مەهران گێڕێتەوە، ئەڵێ لە کوفە لە شوێنەکان نوێژی ئەکرد، لە مزگەوتێکە ڕکوعی عەبدوڵڵای کوڕی زوبەیر ئەمە عارفێکی زۆر گەورەیە مەشهور بوو، ئەڵێ لە ڕکوعا بوو، کاتێکم زانی مزگەوت ڕووخا بوو بە تەپ و تۆز، خەڵک هەمووی ڕای کرد. ئەڵێ وتم والله قەتەلەت و سەلاتوه، نوێژەکەی ئەم جارە کوشتی تازە تەواو. ئەڵێ کە تەپ و تۆزەکە نەماسێرم کرد، دارێ بەسەر پشتی وەساوە و شخەڵەکە هەمووی وەستاوە. عەبدوڵڵای کوڕی زوبەیر هێشتا لە ڕکوعە. ئەڵێ چوم لە پەنایە دانیشتم هەتا نوێژەکەی تەواو کرد. پێم وت ئەی عەبدوڵڵا ئەوە تۆ ئاگات لێ نەبوو ئەم مزگەوتە ڕووخا ڕامان کرد، بازار چۆڵ کرا، دواتر تەپ و تۆزەکە نەما هاتمەوە بۆ لای تۆ. ئەی مائیمون والله بە هیچ شێوازێ ئاگام لەمە نەبووە کە مزگەوت ڕووخاوە و خەڵک ڕای کردووە.
ئەمە چ نوێژێکە، چ ڕۆحێکە، چ عاریفەتێکە لەگەڵ خوایە، چ تێکەڵبوونێکە. زۆر فکر هەن خۆشەویستانم کاتێکەوە باسی عاریفەت ئەکەن ئەچن لە جۆگەلەیەکی دوورەوە عیرفان وەرەگرن، ئەچن لە جۆگەلەیەکی زۆر دوور لە ئەصحابەوە عیرفانیەت وەرەگرن. والله عیرفانیەت ئەبێت لە ئەصحابە وەربگیرێ، ئەبێت لە عەبدوڵڵای کوڕی زوبەیرەوە وەربگیرێ. ئەمانە خەیری قەڕنن، ئەمانە بە چاوەکانی سەریان پێغەمبەری خۆیان صلی الله عليه وسلم بینیوە، ئەمانە کانیاوەکەن، هەڵقوڵاوی کانیاوەکەن، بەردەکانن کە لە بەردەم کانیاوەکە هەن، ئاوی زوڵاڵی بەردەم کانیاوەکانن، زەڕەیەک تۆز و غوباریان نەگرتووە. ئێمە پێویستمان بەمانەیە لەگەڵیانە بژین. ئەمانن کەوا فەنافیللایان هەیە، ئەمانن کە ئەزانن چۆن بژین فەنافیللا و بابەتە تەسەووفیەکان ئەبێت لەم کەڵە پیاوانەوە وەربگیرێ. ئێمەی موسڵمان زۆر زەڕورین بەوەی کە حیاتی عولەمای گەورە و کیباری عولەما بخوێنینەوە، بەڵام لەگەڵ هەمووشیانە ئێمە پێویستمان بەوەیە لەگەڵ حیاتی ئەم گەورانە بژین، بزانین ئەمانە چۆن بوون. ئەمانن کە نوێژ ئەکەن هەز بە دەوروبەر ناکەن، کە دڵیان پەیوەست کرد بەخواوە هیچ شتێکی تر نابینن. ئەی هاوار کاتێک کە ئینسان حیاتی ئەمانە خوێنێتەوە شەرم ئەکا کە نوێژەکە، شەرم ئەکا کە بە لیقای خوا بگا، والله شەرم ئەگا کە بە لیقای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بگات. وەرن خۆشەویستان ئەمانە قودوەی ئێمە بن، ئەمانە ئێمە ژیانیان لەگەڵا بەرینە سەر. ئەمڕۆ ئێمە لە ڕۆژێکی زۆر فاسیدا گوزەر ئەکەین، خەڵکێکەیە تەعن لە ئەصحاب ئەدا، لەم کەڵە پیاوانە ئەدا، ئیتر بەدەستی هەر فکرێکی مەجوسیە یەهودیە نەساریە هەر کەسێکەیە دێن تەعن لەم ئەصحاب و هاوڵە جوانانە ئەدەن. ئەمانە خەیری قەڕنن، والله هەموو شتێکی ئێمە ئەبێ لەمانە وەربگیرێ. ئەمانە ڕۆحیان لەگەڵ ئەم دینە تێکەڵە، هەموو لەحظەیەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دیدەی سەریان بە دیدەی ڕۆحیان ئەبینن. ئێمە بەڕاستی خۆشحاڵ بووین کە لەم سەدای عاریفانەدا لە خزمەت ئەم عاریفە گەورەدا بین. والله کاتێک کە شەهید ئەبێت، کە دایکی دێت بە دەوریا هەڵ ئەسوڕێ ئەو هەڵواسراوە، زۆرێک لە ئەصحاب لێوە تێ ئەپەڕن، هاوار ئەکەن ئەی ئەبا خوبەیب، والله نەمان بینی کەسێک نوێژەکەی وەکو تۆ بێ، والله نەمان بینی ئەی ئەبا خوبەیب کەسێک تاعەت و عەبدایەتی و خواناسی وەکو تۆ بێ. ئەم کەڵە پیاوانە قودوەی ئێمەن، گەورەی ئێمەن. ژیانی عاریفانە ئەبێ لەگەڵ ئەمانە ببرێتە سەر. ئێمەی موسڵمان پێویستمان بەوەیە کە نوێژەکانمان زۆر ئاگا لێبێ، خوامان زۆر ئاگا لێبێ، معریفەتی خوا لە ناخمانە زۆر بەهێز بێ، خواناسێکی زۆر ڕاستەقی نەبین هەتا ڕەب العالەمین دەروی خێرمان لێ ئەکاتەوە. خۆشەویستانم تخوا با دوعای خێر بۆ یەکتر بکەین. خوا لەم ئاستەنگانەی ئێستا دەرمان کە ئاستەنگی دنیا هیچ نییە، بەخوا هەتا مەعاشمان نەدەنە هیچ نییە، بەڵام والله چێژی نوێژێکمان ڕۆژ خەتەرە. عولەما ئەفەرمون خۆی گەورە کە ویستی عقوبەی زانایان بدا، عقوبەیان ئەدا بەوەی کە چێژ لە نوێژەکانیان ئەناهێڵ. والله ئەی زانایان چێژ لە نوێژەکانمانە نەما ئەوە عقوبەی خوایە، سەرەتای عقوبەی ڕەب العالەمینە کە عقوبەمان ئەدا. لەوە ئەچێت تۆ وا تەسەوورکەی کە جەماوەرت هەیە، لەوە ئەچێت تۆ وا تەسەوورکەی کە خەڵکێک بە دەورتەوەیە، ئەوانە هیچی ناخوا، دعوە و بانگەوازت ناخوا، مادام چێژ لە نوێژت هەڵگیرا تۆ عقوبە دراوی. ئەوە ئێمەین کە هەز بەم عقوبەتانە ناکەین، ئەوە ئێمەین لە زەمانێکا کە نوێژێکی کرچ و کاڵ جێبەجێ ئەەکەین و ئاگاشمان لەوە نییە و ڕۆح لە ناو نوێژەکانمانان نەماوە. بەڕێزەکانم نامەوێت لەمە زیاتر کاتتان بگرم، ئەمەوێ پێکەوە هەمومان دوعا بکەین و بلاڵێنەوە، بپاڕێنەوە لە ڕەب العالەمین. خوایە بۆ خاتری گەورەی خۆت چێش بخەرە ناو نوێژەکانمان. خوای گیان ئێمە حەز ئەکەین لە عاریفان بین، حەز ئەکەین لەگەڵ ئەوانە بژین، حەز ئەکەین لەگەڵ ئەوانە حەشر کرێن، حەز ئەکەین لەگەڵ ئەوانە بەدیداری تۆ شەهەد بین لە بەهەشتا. یا ڕەبی پەروەردگارە عیرفانیەتی خۆت لە ناخمانە زیاد کە، خۆتمان زیاتر پێ بناسیێنە، دڵەکانمان زیندوو کەرەوە، هیممەتمان بۆ خزمەتی دینەکەت گەورەتر کە یا ڕەب العالەمین. خوایە بۆ خاتی ناوە جوانەکانت، بۆ خاتری صفاتە بەرزەکانت داوات لێ ئەکەین عولەمای ئومەتی ئیسلامی بخەرەوە سەر ڕێچکەیەکی ڕاست. پەروەردگارە چێژ لە تاعەتیانە دروست کە، عەبدایەتیەکانیان دڵیان بۆ خۆت ساخ کەرەوە و بجوڵێنە بۆ خۆت یا ڕەب العالەمین. آمین آمین والحمد لله رب العالمين.